بینەرانی ئازیزی NRT ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. تاوتوی ئەمڕۆمان تایبەتە بە قسەکردن لەسەر چوار بڕیارەکەی سەرۆکی هەرێم کە لە ڕۆژانی ڕابردوودا دەری کرد و تایبەتە بە مەسلەی و کەسانی کە لەلایەن بڵین یاسا و دادگاکانەوە داوا کراون پێویستە ڕادستی دادگا بکرێنەوە و هاوکات کۆمەڵێک بڕگەیتە سەبارەت بەو کەسانەی کە دەستگیر دەکرێن پێویستە پارێزەریان هەبێت هەروەها باس لە گەڕاندنەوەی مینحەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کراوە کە دوێنێ بڕیارەکە دوای چەند کاتژمێرێک لە دەرچوونی جێبەجێ کرا هاوکات تیش خراوەتە سەر مەسلەی بڵین ئەو کەسانی کە نانبڕاو کراون یاخود ئەو کەسانی کە لە بەبوونەی مەسائل و ئەفکاری سیاسیەوە لە دام و دەستگاکاندا دوورخراونەتەوە لەم تاوتوێمەدا هەوڵ تیش بخەینە سەر لایەنەکانی هەندێک لایەنی ئەم بڕیارانە و هاوکات کاریگەری ئەم بڕیارانە لەسەر دەستپێکردنەوەی دانیشتەکانی پێنجخۆڵی بۆ قسەکردن لەسەر تەوەری ئەمڕۆمان میوانداری دکتۆر شۆرش حەسەنمان کردووە مامۆستا لە زانکۆی سلێمانی دکتۆر بەخێربێت گەر لەوێ و دەست پێ بکەین تێڕوانینتان چییە بۆ ئەم چوار بڕیاری سەرۆکی هەرێم لەم کاتەدا ئەم بڕیارانەی کە لەلایەن سەرۆکی هەکایەتی هەرێمی کوردستانەوە دەرچووە تازە لە دوێنێ و پێرێ دەربارەی ئاساییکردنەوەی ئەو بارودۆخانەی کە لە هەرێمی کوردستانەیە دەکرێت بە دوو ڕوانگەوە سەیریان بکەین هەم ڕوانگەی یاسایی هەم ڕوانگەی سیاسی بارودۆخە سیاسیەکە لە ڕووی یاساییەوە دەکرێت بڵین ئەمە ئەزمکێشەی ئەوەیە کە دەرچوونی ئەم بڕیارانە دەگەڕێتە بۆ ئەوەی کە بەڕاستی ئێمە وەکو پێویست سەروەری یاسامان نییە یاسا سەروەر نییە لە وڵاتی ئێمە بۆیەش مەسەن سەرۆکایەتی هەرێم هاتووە مەسەن زەخت دەکاتەوە لەسەر جێبەجێکردنی دەرکردنی ئەم بڕیارانە و جێبەجێکردنی ئەم شتانە چونکە ئەگەر یاسا سەروەر بێ پێویست ناکە ئێمە مەسەن سەرۆکایەتی هەرێم بێ ئەم حالەتە تایبەتانە بڕیاریان بۆ دەرکات بەرەوەی ئەمە بە یاسا هەیە بە یاسا جێگیر بوو ئەمانەی کە دەرچووە بۆ نمونە مەسەن ئەوەی کە دەڵێ لە نابێ هیچ کەسێک ئیجراعاتی لەگەڵ بکرێت لە دەرەوەی یاسادا ببێ بڕیاری دادگا مەسەن ئەمە لە قانونی ئوسڵی محاکەمە لە دەستور لە هەموو شتەکان هەیە بە دەستور تەسبیت کراوە بە قانون تەسبیت کراوە پێویست ناکە ئێمە بۆ حالەتانە بین بڕیاری سەرۆکایەتی کە بەشێکە لە دەسەڵاتی تەنفیزی سەرۆکی دەسەڵاتی تەنفیزی هەرێمی کوردستانە بە حکمی ئەو قانونی سەرۆکایەتی هەرێم پێویست بێ ئەم بڕیارە دەرکات یاخود تەسلیمکردنەوەی ئەوانەی کەوا تاوانبارن بە کوشتن لە ئەحداسەکانی شوبات ئەگەر تاوانی کوشتن بگرین ئێمە مەسەن لە وڵاتێکدایان لە هەرێمی کوردستان کە بێت تاوانی کوشتن بە پێی دەستور بە پێی قانونی عقوبات بە پێی قانونی ئوسوڵی محاکەمات ئەمانە هەمووی ئیجراعاتی بۆ دانراوە کە نابێ ئەمە چاوپۆشی لێ بکرێت دەبێت ئیجراعاتی خۆی لەگەڵ بکرێت تاوەکو ئەو سزایی کە بۆی دانراوە بە پێی تاوانەکە ئەوەی دەکات پێویست ناکە ئێمە ببین بۆ هەر تاوانێک کە ڕوودەدا سەرۆکایەتی هەرێمی یاخود حکوومەت بێ بڕیاری تایبەتی دەرکات بگرێ ئەمە دەستی خستنیەکە نەبوو ناو دەسەڵاتی دادوەریش دەست خستە ناو کاروباری دەسەڵاتی دادوەریە ئەمە نیشانەی ئەوەشەکەەوە دەسەڵاتی دادوەریش مەسەن لەو ئاستە سربەخۆیی و سربەخۆیی دانیە کە مەسەن بتوانێت هەموو کەسێک بێنێتە ژێر ڕکێفی خۆی وەکو لە قانونی دەسەڵاتی دادوەری دەڵێ دادگاکان دەسەڵاتیان بەسەر هەموو کەسێکی معنەوی و تەبیعی سروشتیەوە هەیە کە دەتوانێت دەستی بەسەریاندا بڕۆیانی هەر کێشەیەکیانە بێت دەبێت ملکەت بن بۆ دادگا بەڵام سیر دەکەی مەسەن ئەمانە کە خەڵکانێکەنە بڕیاری دادگایان بۆ دەرچووە تا ئێستا بەڵام تا ئێستا دادگا نەیتوانیوە مەسەن بیان هێنێتە ژێر ڕکێفی خۆی و ئیجراعاتی یاساییان لەگەڵ بکە بە هەمان شت مەسەن ئەگە بڕیارەکەی تر بێنین ئەوەی کە تایبەتە بە گەڕانەوەی منحەی ئۆپۆزیسیۆن ئێمە نازانین ئەم منحەی ئۆپۆزیسیۆنە تا چی بە قانون دەرچووە ینی بۆ خۆم نازانم بە قانون دەرچووە یاخود ئەگەر بە قانون دەچووە تا چەند ڕەوایەتی ئەمە لە قانون بە قەناعەتی من ئاماژەی پێدا بەبێ بوونی هیچ بڕیار و قانون و یاسایەک بڕیار بڵین ئەوان بەبێت دەرکردنی مەبەستم شتێکی ڕسمی بڕیار دراوە کە من بۆ خۆم شتێکم نبینیوە کە شتێکم نبینیوە مەسەن کە بە بڕیارێک دەرچوو بێ مەسەن بۆ ئۆپۆزیسیۆن یاخود بۆ حیزبە سیاسیەکان لە کوردستان کە ئەریەکەی مەسەن پارەیان هەبێ مانگانە من حیان بدرێتێت لە بە کاتێکدا مەسەن کەمتر لە وڵاتانی دیموکراسی ئەمە هەیە مەسەنکەوە حیزب لەسەر قوتی خەڵک بژێ حیزب لەسەر داهاتی میلەت بژێ داهاتی دەوڵەت بژێ حیزب بۆ خۆی دەبێ ئیش بکە لە ڕێگای ئابوونەوە بڵاوکراوە و نیشاتوی خۆی سالاکی خۆی پارەی خۆی پێیاکە ئەمە سەرجەم حیزبەکە بەخۆ بە دەسەڵاتیش بەڵام بە هەر حاڵ ئەگەر ئەوە دامان نا بە قانونیش بڕیاری من حەدراوە لە بە قانون کە دەبێت لە پەرلەمانی کوردستان دەرچێ بۆ ئۆپۆزیسیۆن بۆ حیزبەکانی دەسەڵات بۆ هەموو حیزبەکانی کوردستان بە پێی ئەوانەی ئەوەی کە لە پەرلەمان کورسیانەیە ئەگەر ئەم بڕیارە دەرچووە بڕیارە قانونە لە پەرلەمان دەرچووە دەبێت جێبەجێ بکرێ هۆی چیە لە پڕ دەبڕێ لەپڕ ئەم بڕیارە
پێشێل دەکرێت جێبەجێ ناکرێت کە جێبەجێ ناکرێت ئایا مەسەن ئەمە بە بڕیاری ئایا بە بڕیاری سەرۆکایەتی هەرێم دەرچووە بۆچی ئێستا سەرۆکایەتی هەرێم بڕیارێک دەردەکا یەکسەر لەگەڵ بڕیارەکەی سەرۆکایەتی هەرێم دەگەڕێتەوە لە کاتێکدا لەوانێ ئەم هینا بە بڕیاری پەرلەمان دەرچوێت ئەمە تا ڕادەیەک تێکەڵکردنی وەزعەکان دەسەڵاتەکانە لەگەڵ یەکتر تێکەکردنی هەیمەنەی دەسەڵاتی تەنفیزی بەسەر دەسەڵاتی تەشریعی بەسەر دەسەڵاتی قەزائیدا دەنوێنێ بەڵام لەلایەشتر ئەم هەی ئەمەنەیە کە ئێمە هەموو لایەکمان هەستی پێدەکەین کە هەیە لەلایەن دەسەڵاتی تەنفیزی بە تایبەتی سەرۆکایەتی هەرێم بەسەر دوو دەسەڵاتەکەی تر ئەمڕۆ ئەمە لایەنێکی ئیزابیە کە دێ بۆ خۆی دێتە ناوە وەکو تەکیل لەسەرەوە دەکاتەوە کە ئەمانەی کە ئەم بڕیارانە دەردەکا بۆ ئەوی کە ئەوانەی کە تاوانبارن بە کوشتنی خەڵک دەستنگی ڕادەستی دادگا بکرێن دادگای ئیجرائاتیان لەگەڵ بکە بۆ ئەوی خەڵک چیتر کەرامەتی نەشێ پێشێل نەکرێ بەبێ ڕێو شوێنی قانونی نەگیرێ ئەو هەروەکو لە قانونی لەو بڕیارەکەشدا هاتووە تەمان ئەمە دووبارەکردنەوەی ئەوەیە کە لە دەستور و لە قانونی ئوسوڵی محاکەمات و ئەوانەدا هاتووە تەکیل لەسەر ئەوە دەکاتەوە ئەمە شتێکی خراپ نییە هەرچەندە پێویستی بەنەوە دەکرد بەڵام ڕەنگە لە وڵاتێک وەکو ئێمە کە مەسەن حیزب تا ڕادەیەک زاڵە بەسەر ژیانی سیاسی هەرێمی کوردستان و یەک لەو حیزبانەش پارتی دیموکراتی کوردستانە کە سکرتێری و حیزب ئەمڕۆ سەرۆکایەتی هەرێمی بەدەستەوەیە سەرۆکایەتی هەرێمی کوردستانە دەکرێت وەکو مؤشرێکی ئیجابی مەسەن بۆ ئەوەی پسیتر ژیانی خەڵک پێشەر لەلایەنێکی ترەوە بڕوانینە ئەم بڕیارانە هەست ناکەی بەشێک لە ینی هۆکاری دەرکردنی ئەم بڕیارانە بۆ بگەڕێتەوە کە جیهاتی تەنفیزی لە کوردستان کەم تەرخەم بوون ینی بەو شێوەیەکی بینەوە ئەمە تەنها ڕایەکە کەم تەرخەم بوون بۆیە لە بەرامبەرە بڵین سەرۆکایەتی هەرێم هاتووە ئەم بڕیارانەی دەرکردووە بۆ ئەوەی چالاکیان بکاتەوە یاخود دەیگەڕێنیتەوە بۆ ئەوەی کە بڵین دەستێوەردان هەیە لە کاری بڵین دادگا و لایەنە جێبەجێکارەکانە بۆیە کەی سەرۆکایەتی هەرێم یاخود کەی یەکێتی نیشتیمانی کوردستانی دیموکراتی کوردستان ویستیان بڕیارێک ڕدەگرن کەی ویستیان جێبەجێ بەداخەوە وەکو پێشتریش ئاماژەم پێدا لای لە کوردستان یاسا سەروەر نییە سەروەری یاسامان نیوەک پێویست کە سەروەری یاسا چی دەگەێنێ سەروەری یاسا ئەوە دەگەێنێ کەوا دەسەڵاتی جێبەجێکردن ملکەت بێ لە هەموو هەڵسو کەوتێکی لە هەموو تەسەڕوفێکی لە هەموو بڕیارێکی کە دەری دەکا بە پێی یاسا بە پێی یاسا ئیش بکە و دەسەڵاتی دادوەریش لە هەمان کاتدا ئەم ئیشی خۆی دەکا هیچ پەیوەندێکی بە دەسەڵاتی دادوەریەوە نییە هیچ دەسەڵاتی تەنفیزی هیچ پەیوەندێکی بە دەسەڵاتی دادوەریەوە نییە بەڵام کاتێک دەسەڵاتی تەنفیزی هەیمەنە زاڵ دەبێت زاریەتی دەبێت بەسەر دەسەڵاتی تەشریعی بەسەر دەسەڵاتی دادوەری لێرەدا کەم و کوڕیەکان ڕوودەدا لێرەدا سەروەری یاسا دەچێت کە ئەگەر هاتوو دەسەڵاتی جێبەجێکردن خەرقێکی یاسای کرد پێشێلکاریەکی بەرامبەر یاسا کرد دەسەڵاتی دادوەری نەیتوانی ئیجرائاتی لەگەڵ بکە بۆ نمونە لایەنێکی تەنفیزی حیزبێکی سیاسی یاخود دەسەڵاتێکە وەزیرێکە کەسێکی تاوانبار داڵدەدایە یاخود ئیجرائاتێکە وەکو پێویست نایەتە ژێڕکێفی یاسا لێرەدا ئەگەر دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی تەواوی هەبێ دەتوانێت ئیجرائاتی لەگەڵ بکە بەڵام کە ئەو دەسەڵاتی نەبێ ئەم هەیمەنەی هەبێ دەسەڵاتی تەنفیزی لێرەدا دەسەڵاتی دادوەری ناتوانێت هیچ بکە ناتوانێت وەکو پێویست بڕیارەکانی خۆی جێبەجێکە بۆیە کێشەکان لێرەوە سەر هەڵدەدا زیاتر لێرەوە کێشەکان دروست دەبێت کە ئێمە سەروەری یاسا وەکو پێویست سەروەری یاسامان نییە بەڕاستی چکەگەر یاسا سەروەر بێ ئەمە خۆی ئەوەی کە ئێستا لە بڕیارە نەشاتووە هەمووی لە ناو قانونەکان و لە ناو دەقی دەستور مەبادی دەستورینە مەبادی قانونی جیناییە هەمووی کە دەبێت ئەو شتانە ئیشیان پێ بکرێ بەڵام بۆ ئیشیان پێ ناکرێت لەبەر ئەوەی کەەوە بەڕاستی دەسەڵاتەکان وەکو پێویست پەرلەمانە قە دەسەڵاتی قەزاییە بە ئاراستی خۆیدا ناڕوە لە هەمان کاتدا دەسەڵاتی جێبەجێکردنیش ئەمە شەرکێشەی نییە لە وڵاتی ئێمە بەتەنیا مەسەن لە هەموو وڵاتەکانی دەوروبەرمان ئەم دکتۆر وەکو دەزانین دوای چێپەڕبوونی کەمتر لە 24 کاتژمێر بەسەر بڕیارەکەی سەرۆکی هەرێمدا دەست کرا بە جێبەجێکردنی ئەم بڕیارەکە بە گێڕانەوەی منحی لایەنەکانی ئۆپۆزیۆن دەستی پێکرد لە ڕۆژێکی پشووی فەرمیدا واتە کە نیەتی جدی هەبوو بۆ ئەوەی بڕیارێک جێبەجێ بکرێت لە ڕۆژی پشوشدا بێت جێبەجێ دەکرێت هەستەکەی بڕیارەکانی تر قابلی ئەوە بوون ممکن بێت لە ڕۆژانی داهاتوودا جێبەجێ بکرێن یاخود ئەمەش بەدەستپێکردن بە گێڕانەوەی منحە بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەیانەوەی ئۆپۆزیسیۆنیش بێنە ناو گەمەکەوە کە منحەیە کە بەرژەوەندی خۆیانە بەنسبەت ئەمە وەک پێشتر ئاماژەم پێدایانی ئەوەی کە بڕیارەکەی دەرکردووە سەرۆکی هەرێمە سەرۆکی هەرێمی سەرۆکی گەورەترین پارتی ئەمڕۆی گۆڕەپانی کوردستانە بمانەوە نامانەوە یعنی دەتوانێت ئیشەکان زیاتر بەرەو پێشەوە بەرێ دەتوانێت ئەگەر نیەتی هەبێ من ئەو نیەتە دەبین ئەو نیەتی کە ئەم گەڕانەوەی من حەبوو ئۆپۆزیسیۆن لە ڕۆژی هەینیدا ئاساییە ئەمە شتێکە دەکرێ مەسەن بەڵام
ئەوە نابینم کە بڕیارەکانی تر وەکو پێویست جێبەجێ بکرێ بڕیارەکانی تر وەکو پێویست جێبەجێ بکرێت چونکە بڕیارەکانی تر ممکن نییە مەسەن خەڵک ئێمە بتوانین عیلاقەی بە تەطبیقکردنی قانونە عیلاقەی بەوەیە کە ئەوەی بۆ ماف و ئازادی بۆ خەڵک دابین کراوە ئەوە ڕێزی لە بگیرێ ئەوەش ئاسان نییە لە وڵاتی ئێمە کە بەو شێوێ بێ ممکن نییە هەموو خەڵک ئێستا کەوا بەڕێو شوێنی یاسایی ئیجرعاتی لەگەڵ بکرێت زۆر جار مەسەن بینی ومانە بە بڕێو شوێنی نایاسایی ئیجرعات لەگەڵ خەرک کراوە لە کاتی ئاساییدا لە کاتی نە ئاساییشدا ئەمە ممکن نییە قەناعەتم من وەکو خۆم وەکو بۆ باوەڕی ئەوە منیە کە ئەمە جێبەجێ بکرێ ئەوەی کە لە بڕیارەکەی تردا هاتی یاخود ئەوەی کەوا تایبەتە بە ڕادستکردنی هەموو ئەو کەسانەی کەوا تایبەتمەند تاوانبارن بە کوشتنی خەڵک بەڵام ئەمەی من حی ئۆپۆزیسیۆن پارەیە شتێکی نیە ینی ئەمە دوێنێ براوە بۆ مەبەستێکی سیاسی براوە ئەمڕۆ مەبەستێکی سیاسی بە فەوری جێبەجێ دەکرێت دەگەڕێنرێتەوە بۆ ئۆپۆزیسیۆن بۆ ئەوەی کەوا مەیانەیەک نەرمیەک لە وەزعەکە پەیدا بێ نزیک بوونەوەیەک لە وەزعەکە لە دەسەڵات دروست بێ مەبەستی من لەو قسەی کەوتم بڵین دەیانەوێت ئۆپۆزیسیۆنش بێنە ناو یاری و گەمەکەوە بەرپرسێکی یەکێک لە دوو پارتە فەرمانڕەواکە هەرێمی کوردستان دەڵێت بڵێن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە خێردا شەریکن و لە شەڕدا تەریکن مەبەستی ئەو لە خێردا شەریکن لەوەیە کە مینحەکە خۆی خێرێکە بۆ ئەوان گەڕاوەتەوە خێر و خێراتی کوردستانەوە لە داهاتی کوردستانە بۆ ئەوان گەڕاوەتەوە مەبەستی من ئەوە بوو هەستەکەی کە ئەمە بووەوە بێت ئۆپۆزیسیۆنیش جارێکتر بێتەوە ناو گەمە سیاسێکە و پێشەوەی بڕیارەکانی تر جێبەجێ بکرێت دانیشتەکان دەست پێ بکەنەوە بەڵێ جارێ ئەو ئۆپۆزیسیۆن نازانی مەسەن ئۆپۆزیسیۆن تا چەند زیدیەتی تایە لە ئۆپۆزیسیۆنی خۆی چونکە ئەگەر مەسەلە ئەمە هەبێ پێویستە ئۆپۆزیسیۆن یعنی بێدەنگ نەبێت لە بەرامبەر ئەو منحەیە کە دەرێتە حیزبە سیاسەکان ئەمەش وەکو هەموو مەسەلەکانی تر یعنی ئەمەش لەسەر حسابی داهاتی ئەم میلەتەیە داهاتی ئەم وڵاتەیە کە دەرێتە حیزبەکان وەکو ئاماژەم پێدا ینی ئایا تا چەند ڕەوایە مەسەن حیزبێکی سیاسی ئەمڕۆ دروست دەبێت کورسی لە پەرلەمان دێنێ پێویستی بۆیە کەوا داهاتی نسبەیەک لە داهاتی خەڵکی بدرێتێت تا چەند ئەمان وەکو ئۆپۆزیسیۆن رازیم نەزریان چیە لەسەر ئەوە ئایا پێیان باشە رازین یا گلیان لێ هەیە ئەمەش بە خاڵێکی فەسادی و گەندەڵی دەبینن لە ناو دام و دزگاکانی هەرێمی کوردستان ئەمە دەمێنێتەوە سەر ئەوەی ئۆپۆزیسیۆن بۆ وەز ئارازیانە ئەگەر پێڕازیە ئەوە دیارە تەبعاً ئەوە نظری خۆیانە ئەگەر پێشی رازینە دەبێت هەڵوێستی هەبێت یعنی تا چەند ئەم مەسەلەیە قانونیە شەرعیەکەوە حیزبی سیاسی لەسەر قوتی خەڵک بژێت لە میزانی حکوومەت پارەی بۆ دامدرێ ئەمە یەکەم تا چەند بەوە رازیە دووەمیان ئەگەر لە وەزعەکە رازیە ئەگەر ئەمە بڕیا قەناعەتی بەوە هەبی ئەمە بە پێی قانون و بە پێی مەرسومێکی بڕیارێک یان قانونێکی کە لە پەرلەمانەوە دەرچبێ حسەی حیزبە سیاسەکان دابنرێ بە پێی کورسیەکانیان لە پەرلەمان بۆ ئەوی ماگانە بیان درێتێ ئەمە هیچ فەزڵێک نییە مەسەن لەلایەن کەسەوە بەسەر ئۆپۆزیسیۆن یا بەسەر حیزبەکانی دەسەڵات ئەمە مەبدەئێکی مساواتە یەکسانیە حیزبی سیاسیە لە پەرلەمانی بڕیاری لەسەردراوە ینی هەمویان بە پێی مەبدەئی مساوات بە پێی ئەوەی بەریان دەکەوێت حسەیان دەبێت لەم منحەیە وەری دەگرن ئیتر پێویست ناکاکەوە ترسی ئەوە هەبێ مەسەن لەسەر ئۆپۆزیسیۆن بڵێ ئۆپۆزیسیۆن ئەمە خێر بێ و ئەمە خێرێک بێ بە ئۆپۆزیسیۆن بکرێ ئەوەی تریش شەڕێک بێ کە ئۆپۆزیسیۆن لی خۆی لێ بە دوور بگرێت ینی ئەمە خێرێک نییە وەکوتم ئەگەر قانون بە قانون بێ قانون بۆ هەموو کەسە بۆ ئۆپۆزیسیۆنە بۆ دەسەڵاتیشە ئیتر ئەمە خێرێک نییە کە بە ئۆپۆزیسیۆن بکرێت ئەگەر بە خێری بزانن حەق نییە مەسەن دەبێت ئەوان نەزەرەیەشتریان هەبێت بەڵێ دکتۆر سەبارەت بە سەرۆکی هەرێم ڕایەکی پێی وایە کە سەرۆکی هەرێم ماوەیەک بە ماوەیەک دوای خۆپیشاندانەکانی حەفدەی شوبات توانیوێتی وەکو سەرۆکی هەرێمێک ڕەفتار بکات نەک سەرۆکی حزبێک بەڵگەش بۆ ئەمە قسانە ئەوەیە کە دەڵێن بۆ نمونە لە دانیشتەکاندا بە چاوێکی یەکسانی دەیڕوانیە هەردوو پارتی فەرمانڕەوا لەگەڵ سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن و تەداخلی ناکرد بۆ نمونە ئەم بڕیارانە سیرەکەی وەڵامدانەوەی چوار داواکاری سەرەکی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنە کە بەبێت جێبەجێکردنی ئەو داواکاریەک ئەنا دەیانوت کە بەی شێوەیەک باس لە دانیشتن نەکەن هەست ناکەی سەرۆکی هەرێم ینی ئەم هەنگاوانەی هەنگاوی ئیجابی بن لە کاتی ئێستادا وڵام من خۆمی ینی جدیەتی لە ینی شەرت قسەکردن نییە شەرت بڕیار دەرکردن نییە شەرت یاسانی ئێمە کێشەمان لە وڵاتە نەیاسایە نەبڕیارە لەبەر ئەوەی ئەوەندە یاسامان هەیە هەموو بۆ هەموو شتەکان یاسایە ئەمانە هەمووی یاسای خۆیەیە دەقی قانونی هەیە بەڵام تا چەند هاتوین جدیەتمانەیە نیەتمانەیە جێبەجێ بکەین شتەکان یعنی مەسەن ئەگەر پاش مانگێکی تر تۆ ئەم شتانە هەمووی
بەکردەوە بینیت ینی فعلەن بەرجەستە بوو ئەمانەیەواتی ئەو وەختە دەکرێت مەسەن بڵێ نیەتێکی جددی هەیە لە بەرەو پێشبرنی وەزعەکە لە ئاساییکردنەوەی وەزعەکە بەڵام ئێستا بۆ کەسێکی وەکو من بۆ من یان ڕێی خۆم هەر وەکو شتەکانی تری دەبینم شتێکی نوێتیانی هەر قسێ و هەر وەکو هەموو بڕیارەکانی ترە چکە لە فترەی پێشی ئەمە دوای ئەحداسەکانی هەفتەی شوبات و ئەوانە زۆر جار بڕیاری پەرلەمان دەرچوو خۆ پەرلەمانیش دەستگایەکی مؤسساتێکی قانونی بەرزە مەسەن یاریمی کوردستان مەکانەتی لە دەسەڵاتی تەنفیزی بەرزترە بەڵام تا چەند بڕیارەکانی پەرلەمانی جێبەجێکرا تا چەند بڕیارەکانی حکوومەت جێبەجێکراوە هەندێک ئەنجومەنی وەزیران بڕیاری دەرکردووە ئەمانە دەبێتەوە سەر ئەوەی کە ئەم بڕیارەیەکەم بڕیارێن کە تایبەتە بگەڕانەوەی من ئەمە شتێک نییە ئەمە هیچ ینی ئەهمیێتی لە ڕووی سەنجی مەحەگ نیە بەڵام داواکاری خەڵکیشەوە سەنجی مەحەگ ئەوەیە بۆ داواکاری خەڵک بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکان بڕیارەکانی ترە و زۆر شتی تری شەیەکەوە دەکرێت ئێمە سەرۆکایەتی هەرێم و هەرسێ نەکرد سەرۆکایەتی هەرێمی پەرلەمانی کوردستانیش مؤسساتەکانی هەرێمی کوردستان وەزعێکی نوێ بخڵخێن کە بەڕاستی لێرە دوا پێویستە بارودۆخان بە ئاسایی بکرێتەوە ئەوش لە ڕێیسی لە ڕێی ئەوەی کەوە هەیمەنەت بدرێتەوە قانون هەیمەنەت بدرێتەوە دەستورێک بۆ هەرێم دابدرێ تاچی تر پەرلەمان بە ئارەزی خۆی بە یاسا دەرنەکات چکە یاساکانی کە پەرلەمان دەری دەکات ئێستا ئەگەر نەگونجێت لەگەڵ دەستوری عراقی ئێمە نازانین چی بکەین نازانین لەکوێ تاانی لێ بگرین بەڵام کاتێک کە دەستورێکمان دەبێت لە هەرێم ئەم دەستورە دەسەڵاتی پەرلەمانیش کۆت دەکات دەسەڵاتی حکوومەتیش کۆت دەکات دەسەڵاتی دادوەریش دیاری دەکات ئیشەکانیان دیاری دەکات بێتەرە وەختە هاوڵاتی لە خۆی مطمئین دەبێت لە ماف و ئازادیەکانی خۆی مطمئین دەبێت هاوڵاتیە شخاصی ترە ئەحزابی سیاسیە سەحافەیە لە ماف و ئازادیەکانی خۆی دڵنیا دەبێت تا چۆن بەڵێ دکتۆر بنسبەت ئەم چوار خاڵەی سەرۆکی هەرێمەوە ئەم چوار بڕیارە خوێندنەوەیەکی تری بۆ کراوە چاودێرێک پێی وایە کە کوردستان لە ئێستادا بە بارودۆخێکی ئاڵۆزدا تێپەڕ دەبێت هەر لە بۆردومانکردنی سنوورەکان و پێشێلکردنی سنوورەکانمانەوە تا دەگاتە تەنگ پێڵچنینی کوردەکانی جەلەولا و سعدیە تا دەگاتە لێدوانەکانی نووری مالکی سەبارەت بە فیدراڵیەت کە دەڵێت فیدراڵیەت چارەسەر نییە فیدراڵیەت یعنی بە شتێکی باشی نازانێت تەنانەت قسەشی لەسەر دەستور کردو دەڵێت دەستوری عێراق چەند لوغمێکی تێدایە ڕەنگە ئەم لوقمانەیەکە لەو ڕۆخمانە مادەی 140 بێت بۆ نمونە هەست ناکەیت بڵین سەرکردایەتی سیاسی لە کوردستانیش هەستی بەو مەترسیە کرد بێت کە لە ئێستادا دروست بۆ بۆیە دەیەوێت پێش هەموو شتێک ناوماڵی خۆی ڕێک بخاتەوە خۆی ئەو وەزعی کە ئێستا لە کوردستان هەیە ینی شتێکی تازە نیە ینی لە 92ەوە ئەو وەزع هەیە لەسەر کوردستان چەندە هازار مەسەرن جێشی تورکیا هاتووە ئێران هاتووە بەم چڕیە نەبووە لە سێلاوە تۆ فشارت لەسەر دروست عێراق نسبەیەکە زۆر جیاوازی نییە زۆر جیاوازی نیە نسبەیەکە پێشتر مەسەن ئەمە لە 2023ەوە ڕژێمی پێشوو نەماوە کە ڕژێمی پێشوو هەموو دەمێ خەتەرێک بوو لەسەر ئێرەدا بەڵام کورتە بۆ خۆی وەکو پێویست مەسەن بەرنامەی بۆ خۆی نەبووە لە ئەساسەوە بەرنامەی بۆ خۆی نەبووە ئێستا ئەو وەزعانەی کە لە ناوەوە هەیە لە دەوروبەرمان هەیە خەتەری ئێرانە خەتەری تورکیایە خەتەری عێراقا ئەمە یعنی شتێکی نوێ نییە کورد هەر کەسێک کورد کەسێکی ئاسایش نەک کەسێکی قیادی و سیاسی لە ناو حیزبە سیاسەکانی کوردستان دەبێ هەست بەوە بکاکەوە لە ساڵی 1925 و بەدواوە لە 37 پەیمانی سعد ئاباد و پەیمانی سانتۆ و جەزائیر و ئەمانە هەمووی لەسەر خوێنی کورد کراوە ئێستاش ئەو وەزع هەر بەردەوامە لەبەر ئەوەی دوژمنەکان وەکو خۆیان ماونەتەوە یعنی ئەمە هەر هەیە لەسەر کورد بەڵام کورد خۆی کە وەکو پێویست خۆی بۆ وەزعەکان حازر ناکە ڕەنگە بە قەناعەتی من زیاتر مەسەن ئەوەی وا بکاکەوە ناوماڵی کورد لێرەدا ئەوە بێ خەتەری دەوروبەریش هەیە مەسەن ئێستا هەموو منتیقێک کەوتۆتە مەترسیەوە نەکرد عراق و هەرێمی کوردستان بۆ نمونە دوای ئەوەی ڕوخانی ڕژێمی قەزافی نەمانی قەزافی و وەزئی یەمەن و سووریا ئێستا لە هینە ئێستا ئێران کەوتۆتە مەترسی حزب الله کەوتۆتە مەترسیەوە یعنی سیر دەکەی هەموو منتیقە گۆڕانکە هەز دەیەوێت بەری ئەوە بگری هەمووی دەزانێت وەزئێک بەرەو ڕووی دێ بەڵام نازانێت چۆن ڕوبەڕووی بێتەوە هەمووی دەزانێت وەزئێک بەرەو ڕووی دێ بەڵام نازانێت چۆن ڕووی بەڕوو بێتەوە ینی دڵنیایە لەوەی بۆ نمونە مەسەن حیزب الله حەسەن نەسڕڵڵاه لەولاوە باز لە وەزئی سووریا دەکات ئێران لەولاوە بە جواب دێ ئەم لەولاوە بە جواب دێ ئیتر خەتەرێک هەیە لە وەزعەکە ڕەنگە سووریا ئەگەر گۆڕانکاری بەسەردا بێت تەسیری لەسەر تەواوی منتیقەکە هەبێ بە عێراق و هەرێمی
کوردستانی شۆ ئەمە وە قەناعەتی من ئەمە زیاتر ئەوەیە بەڵام ئەو وەزعانەی تر کە هەبووە ئەو وەزعانەی تر کە تایبەت بە ئێران و بە تورکیا و بە عێراق ئەمە لە 92 هەیە شتێک نییە تازەبێ بەڵام ئەمەی تریان تازەیە کە ئەمە خەتەرێکە ڕوبەڕووی هەموو منتیقەکە دەبێتەوە لە ڕەنگە پڕیشیشی بەر ئێرە و بەر عێراق بکەوێت چکە مالکی کە دەڵێ دەستور هەر ئەمە سەری مادەی سەوت نییە هەموو مادەکانی هەر مادەیەکی ناو دەستوری عراقی کە ئیشمان پێێتی ئێمە وەکو کورد بەیانی پسین ئیشی لەسەر بکەین یەکسەر کێشەی لێ پێیا دەبێت بۆ نمونە نەوت و غاز مەسەلەی نەوت و غاز دابەشکردنی دەسەڵاتەکان هێزی پێشمەرگە ئەمە هەمووی خلافاتە تا ئێستا حەسم نەکراوە فعلەن خۆی دەستورەکە وادانراوە بە غامیزی زۆر شتینا دیاریتیایە کە بەیانی بە ئاسان نییە تۆ بتوانی بەپێی ئەم دەستوری کێشەکان هەرکەی بۆیە ئەگەر لە بینی عراق و هەرێمی کوردستان نیەتی جدی نەبێ ئەم دەستورە وەک مالکی دەڵێیانی لغمێکە احتیمالە تەقینەوەی لە پێدا بێ و وەزعەکە بەرەو پشێوی بەرێ سەبارەت بە بڵین ئەو فشارانەی لەسەر هەرێمی کوردستان دروست بووە دەبینین کە ئێستا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن وەکو بڵین وەکو دوژمنێک دەڕوانە گەر بکرێ و عیبارەتە بەکاربێنین هەردوو پارتەکەی فەرمانڕەوە دوو پارتە فەرمانڕەواکەش بە هەمان شێوە وەکو دوژمن سێری لایەنەکانی ئۆپۆزیسیۆنەکەین لە خطابی سیاسیشانە تا ڕادەیەک ڕەنگی داوەتەوە ئەمە سەبارەت بە پرسەنەتەوەییەکان ئایا ئەمان ئەم لایەنانە کەم تەرخەم نەبوون لەوەی کە تا ئێستا دانیشتنێکیان نەکردو بۆی بەرنمەیەکیان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکان ئێمە باس لەوە ناکەین هەر لە لایەنەکانی فەرمانڕەوە تا دەگاتە ئۆپۆزیسیۆن و تا دەگاتە وڵاتیان دەڵێن گەندەڵی بوونی هەیە نەعەدالەتی بوونی هەیە چی خەڵکی نەشیاو لە شوێنی بڵین شیاو دادانراوە چی هەموو ئەمانە بوونی هەیە بەڵام سەبارەت بە پرسەنەتەوەییەکان پرسیەکە تۆ ئێستا تورکیا فشاری لەسەر دروست کردووی ئێران فشاری لەسەر دروست کردووی عێراق بە شێوەیەک لە شێوەکان فشاری لەسەر دروست کرد ئایا ئەرکی لایەنەکانی کوردستان بە هەموو لایەنەکان و نەک تەنها ئەم پێنج لایەنە چییە لە ئێستادا گەر بە کورتی وەڵام بیتە بەڵێ وەڵا خۆی ئەمە یعنی عیلاقی بەهۆ هەیە تا چەند کورد لێرە بە قیادەوە قیادەکە کە مەسوولێتی یەکەم هەڵدەگرێ بە تایبەتی ئەم دوو حیزبەی خاوەن دەسەڵاتە کە ئەمە دەسەڵات تا چەند بەرنامەیان هەیە بووە پێشهاتی ئەو وەزعانیان لە پێچاوی خۆیان داناوە کە دێتە پێشیان بۆ ئێ ڕوبەڕووی بنەوە من بە قەناعەتی خۆم ئەمە نەکراوە ئەمە نەبووە تا ئێستا ئێمە بەرنامە و استراتیزیەتی نەتەوەییمان نەبووە لێرە کە ئایا بەرنامەمان بێ ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان تورکیا فشاری هێنا یا ئێران فشاری هێنا چی بکەین ئەوە نەبووە تا ئێستا ئەوەندەی خەریکی ناو خۆمان بووین ئەوەندە خەریکی خەتەرەکانی دەوروبەرمان نەبووین ئەمە زەریری زۆر لێداوین لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ عێراقیش بۆیەش مەسەن ناکرێ مەسەن تۆ ئەمڕۆکە من وەک هاوڵاتی گرەییم لێ بکرێت کاڵوێستی نەتەوەیی بنیە یاخود ئۆپۆزیسیۆنێک حیزبێکی سیاسی کاڵوێستی نەتەوەیی نیە لە کاتێکدا تۆ دوو حیزبی خاوەن دەسەڵاتی مەسەن لە هەرێم بەرنمەیەکی نەتەوەیی نیە استراتیزیەکە نیە ئەگەر من هاوڵاتی ئەو هەرێمم بە ئەگەر حیزبێکی ئەو هەرێمە موجودم هەیە بە بەشداری سیاسیم هەبێ بزانم استراتیزیەتیمان چییە خەتەرەکان چیە لە سەرمان پا ئێمەش بەشداریمان هەبێ بەڵام ئەمە وەکو پێویست نەکراوە چێ لەگەڵ لەلایەن دوو حیزبەکە خۆیانەوە چ لەگەڵ حیزبەکانی تر لەگەڵ هەموو هاوڵاتی بەڵام ئەو شتێککە ئەمڕۆ تۆ دەیبینی لە هەندێک شوێن کە ڕوودەدا بەڕاستی وەندێک ناڕازایی ئەوە هاوڵاتیان خۆیان بڵێ دکتۆر دوا پرسیارم سەبارەت وەکو دەزانین ئەم هەنگاوی سەرۆکی هەرێم بۆ ئەوە بووە کە دانیشتەکان دەست پێ بکاتەوە دانیشتە پێنج خۆڵەکان دەست پێ بکات و پێنج لایەنەکە بگەن بە ئەنجامێک وە پێشتر تۆ لە چەند لێدوانێکدا گەشتبین نەبووی بەوەی کە ئەم دانیشتانە ئەنجامی هەبێت چونکە تۆ خۆت وتوتە کە بۆ نمونە داواکاریەکانی ئۆپۆزیسیۆن لەوەیە کە بڵێن دام و دەستگاکان هەموو سەرجەمینەکان بە موسەساتی بکرێت و پێت وایە دوای جەژن ئەگەر بێت و ئەم دانیشتانە دەست پێ بکاتەوە ئاکامێکی دەبێت گەر زۆر بە کورتی وەڵام دانیشتانە دەست پێ بکاتەوە یعنی ئەو ئاکامانی نابێت تاوەکو نیەتێکی جددی نەبێت تاوەکو وڵات بە موسەساتی نەکرێت تاوەکو هاوڵاتی هەست بە خۆی نەکە کە هاوڵاتیە نەک هاوڵاتی دەرەجە دوو دەرەجە سێ چکە مەسەلەکە بەس پەیوەندی بە ئۆپۆزیسیۆنەوە نییە ڕازیکردنی دڵی دوو حیزبی سیاسی سێ حیزبی سیاسی داواکاریەکانیان ئەمە هەر ئەوە نییە دەبێت ئەم وڵاتە بکرێ بە موسەساتی سیرکە لە مەغریبی عەرەبیەوە هاتووە تا ئێستا بۆچی ئەم وەزع دروست بووە لەبەر ئەوەی نائەدالەتی هەیە لەبەر ئەوەی موسەساتی نییە تاکە شخصێک دەستی بەسەر هەموو مقدراتی وڵاتەکە داگرتووە ئێمە نامانەوێت ئەو وەزع هەبێ ئێمە دەمانەوێت هاوڵاتی لێرە هەست بەوە بکە کە هاوڵاتیە بە فعلی نەک
هاوڵاتی دەرەجە 2 دەرەجە 3 کە بەداخەوە ئێستا هەستی پێ دەکەین. بەڵێ دکتۆر شۆش حەسەن مامۆستا لە زانکۆی سلێمانی سوپاس بە ئامادەبوون لە ستۆدیۆی تاوتوێ. شانی نییە سوپاسدان. بینەرانی عزیز تاوتوێ ئەمڕۆمان تایبەت بوو بە 4 بڕیارەکەی سەرۆکی هەرێم کە سەبارەت بە بارودۆخی ئێستا و داواکاریەکانی ئۆپۆزیسیۆن دەری کردبوو. تا تاوتوێیەکی تر شاد و بەختەوەر بن.